پەیڕاوکردنی سیستەمی بەرهەمێنان یاخود دروستکردنی خانووی سفر وزە یەکێکە لە دیارترین و باوترین ئەو سیستەمانی کە ئێستا لە دنیادا پەیڕاو دەکرێت. بەڵام گرنگەکەی لەوەدایە کە ئەو کەرەستە و ماوادانەی بۆی بەکاردێنێ چین و چۆنن کە لە ڕووی گەرمی و ساردی لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی کەم بەکارهێنانی وزەوە دەورێکی باڵای هەیە. ئێستا ئەم گۆڕانکاریە لە هەرێمی کوردستان لە یەکەکانی نیشتەجێبوون تەنانەت لە خانوەکانیدا ڕەنگی داوەتەوە لەلایەکەوە ئەو گۆڕانکاریانەی کە لە بواری ئەندازیاری یاخود ڕۆڵی ژیری دەستکرد لە بواری ئەندازیاریدا لە یەکەکانی نیشتەجێبووندا چییە؟ چۆن بتوانێت خانوویەکی تەندروست لە ڕووی ژینگەییەوە بەرهام بهێنرێت؟ ئایا تا چەند لە هەرێمی کوردستان ئێستا پەیڕەوی ئەو بابەتانە کراوە؟ چونکە بابەتەکە دوولانەیە، لایەنێک کەرەستە و بابەتەکانێتی، لایەنەکەی دیکەشی لە ڕووی ژیری دەستکرد یاخود ئەو تەکنەلۆژیانی کە ئێستا لە باڵەخانەکاندا بەکاردێنێت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. دەستپێک لەگەڵ ئەندازیاران باز لە شێوازی دروستکردنی خانووی زیرەک و کەڵک وەرگرتن لە تەکنەلۆژیا دەکەین و سوودەکانی خانووی زیرەک لە زاری ئەندازیارانەوە دەخەینە ڕوو. پەیڕاوکردنی سمارت هۆم ئێستا لە ماڵەکان لە پرۆژەکانی یەکەکانی نیشتەجێبوون تا چەند گەشەی کردووە لە هەرێمی کوردستان؟ ڕاستی پرسیارێکی زۆر میوە. ئێستا حالیان لە هەرێمی کوردستان سمارت هۆم زۆر بەرەو پێشچووە. لە زۆربەی نەک زۆربەی دەتوانین بڵین لە هەموو یەکە نیشتەجێبوونەکان ئێستا حالیان ئەو سمارت هۆمە بەکاردێتن، هەر وەکو مواصفاتیش بەکاردێتن. لە ڕێکلامەکان یەکەم شت باسی سمارت هۆم دەکرێتن بۆی کە ئاسانکاری لە ژیانی نیشتەجێبووان، ینی بووە بە یەکێک لە تایبەتمەندیەکانی یەکەکانی نیشتەجێبوون. ئەکید ئێستا زۆر ینی خەڵک زۆر بەرەو سمارت چووە. تەفەهمی ئەوەیان هەیە کە تەکنۆلۆژیا شتێکە زۆر میهمە کە هەبێتن، شتێکی سەرەکیە کە لە ناو هەر لە ماڵەکانەوە دەست پێ بکات تا ئیش تا کار ناو سیارەکان لە ڕووی وزەوە لە ڕووی گەڕانەوەی وزەوە ئەمانە تا چەند سوودی؟ طبعاً بەنسبەت وزەوە ئەوە لە سمارت شتێک هەیە پێی دەڵێن سکێجوڵینگ. ئیستیفادەکانی لەوەیدایە کە لە کاتی سکێجوڵینگدا تۆ خۆت دیاری دەکەی ئایا چەند سەرف بکەیت، ینی بە گوێرەی سەرفیاتی خۆت تایمەری بۆ دانەی تەوقیتی بۆ دانەی لە بەکارهێنادایانی. شێوازی بەکارهێنانەکەی چۆنە؟ بەکارهێنانی سمارت هەمووی لە ڕێگەی سمارت دیڤایزەوە دەکرێتن، ینی جیهازی زیرەک، چ تابلێت بێتن، چ ئەو شاشانێک کە لەسەر دیوار دەدرێتن لە ڕێگەی ئەوانە دەبێتن. بەکارهێنانەکەی زۆر ئاسانە، وەکو ئەو سمارت فۆنەیە کە بەکاری دێنی ئێمە کە هەمومان ئێستا حالیان مۆبایلی زیرەکمان لە دەستە و بەکاری دێنین و دەزانین چۆن بەکاربێنین، چی خوێندەواری هەبێت چ خوێندەواری نەبێتن وها ئاسان کراوە. سمارت هۆمیش هەر لە ڕێگەی ئەو جیهازانەوە دەکرێتن کە سیم ئینتەرفێس، یعنی نفسی ئەوەی هەیە، ئەو وازی هەیە بۆ بەکارهێنان. چۆن هاوڵاتیە کە خانوویەک دروست دەکات بزانێت سمارت هۆم بۆ ماڵەکەی بەکاربێنێ شتێکی باشە، شتێکی کوالیتی بەرز، یعنی تایبەتمەندی هەیە؟ تایبەتمەندی زۆرە بێگومان. ئەوە بخۆی بە دوو ڕێگە ئەمە ینی دوو جۆری هەیە سمارت هۆم. جۆری یەکەمی ئەوەیە کە خانیەک تەواو نەکرابێتن لە بیدایەتەوە بێتن لەسەر ئەساس، ئەمە دەین تەسیس دەکەین، هەر لە بناغەوە لەگەڵی دەبین کە وای لەکەین لەگەڵ کارەبایەتەکانە ڕەبتەکەین. و جۆری دووەمی ئەوەیە کە حاضر هەیە جیهازەکە، خانووەکە تەواو بووە، ئەو جیهازە ئیزافە دەکاتن لەسەر ئەو سیستەمەی کە ئۆڕەدی هەیتی کە بخۆی ئێستا هەیتی. چۆن بزانێتن کە ئیسیفادەی هەیە یاننا؟ بێگومان یەک لەو شتانێک کە ئێستا حالیان بەرەو گۆڕانکاری دەڕواتن لە ئەوەی کارەبای خۆمان هی کوردستان بەرەو ئەوی دەڕۆین کە بیتە کارت، کە ئەوەش تێچووە بەڕاستی هەر گوڵەپێک پێکەی ئەوە تێچووە لەسەر ئەو کارتە حسابدەیتن. فەیەک لەو شتانە بۆ نەسمارت بەکاری لە بۆی بۆ نەسپلیتێک دەکەی سمارت پێویست ناکاتن 24 ساعت ئیش بکاتن، ئەتوو بە لە ڕێگەی موبایلەوە تحکوم پێ دەکەی ئایا بکوژێنی یان پێکەی و یان چەند ئیشکات چەند ئیش ناکاتن، ئەوە تێچووێک بۆ دەگەڕێنەوە. بۆی ئەوە یەکێکە بۆ لە ئەیڵێ هەندێک جارەگەر ئاگرێ بکەوێتەوە خاوەن ماڵەکە ئاگادارەکاتەوە ئەم سمارت هۆمە دەوری هەیە لە مەشە؟
طبعا ئەوش سیستەمێکی دیکەیە سیستەمی فایر ئەڵارمی پێدەڵێن کە عینەن لەگەڵ سمارتە داین ڕەبتیکەین هەمووی حساسە لە هەموو شوێنێکداندا یەکێک لەو شتانەیە کە ئەو حساسانی کە ئێستا ئەمە بەکاردێنین بۆ من لە مەطبەخ لە دیوی پشتەوە کە ئێستا غاز تەسیسە حساسێکی لەگەڵ ڕەبت دەبکەین لە کاتی تەسریبە ئۆتۆماتیکی ئەوەی ئازە دەداتێت نۆتیفیکیشن بۆ خاوەن ماڵەکە دێتەوە و هەست پێ دەکات کە دڵێ ینی ئەوە تەسریبەکەی لە فلان شوێن زۆر بە ئاسانی بتوانێت هەتا حەلیکە. باشە بەڕستان باست کرد لە ڕێی مۆبایلی زیرەکە و دەتوانین کۆنتترۆلی بکەیت. ئێمە دەتوانین ئەگەر لە ماڵی شەونەوی مەتەواتی کۆنتترۆلی کارەبای ماڵەکەمان بکەین ینی چۆنڵی بەکاری بێنین بیوەستێنین کەسی تر نەتوانێت کاری پێ بکات. بێگومان دەتوانین بەخۆی لە ئەوەکانیەک لە ئیسیفادەکانی سکیورتیە مادام ڕەبتی ئینتەرنێتە ئەو ماڵە لە هەر شوێنێکی جیهان بی نەکو بڵێن فقط لە دەروەی ماڵەکەت بی هەر لە شوێنێکی جیهان بی دەتوانی لە ڕێگەی موبایلەکەتەوە کۆنتترۆلی بکەی و قفلیکەی ڕایگری ئیش پێ بکەی زائیدەن ئەمە ئەوەشمان هەیە ئەلارم سیستەمیش هەیە کاوانش هەموو سنسەرن لە ماڵەکاندا دەنرێتن دەتوانی بۆ نمونە سەفەر دەکەی ماڵەکەت قەپات دەکەی لە ڕێگەی برگلری ینی ئەلارم سیستم کە هەر حساسێک دیتێکتی مۆشنێک بکە ینی حرەکەیەک هەبێتن لە ماڵەکە ئۆتۆماتیکی خەبەر دەداتەوە بێ لەوەی کە ئەوەش دەکاتن ینی ئازێکی دەنگی دەداتن کە هەموو خەڵکە ئاگایان لێ دەبیتن لە دەرەوەی ماڵەکە بۆی بێن بەهاناتیانی. چۆن باڵەخانەیەکی نیشتەجێبوون خانوویەک لە ئێستا لە دۆخی ئێستا لەم سەردەمیە لە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ژینگەیەوە وزەی کەمتر سەرفکە چۆنە گۆڕانکاریەکانی چین بە شێوەیەکی گشتی لە کوردستان لە ئێستادا یعنی با بڵێن ئەگەر بەراورد بکەین لەگەڵ چەند ساڵانە ڕابردوو لە بواری ئەندازیاری بە پێشکەوتنێکی زۆر بەرچاو بەدی دەکرێت بە تایبەتریش لە بواری تەلارسازی ئێمە وەکو ئەندازیاری تەلارساز کاتێک کە دیزاین دەکەین بە پشتبەستن بە تەکنۆلۆژیای سەردەم دەتوانین وا بکەین کە دیزاینەکانمان زیاتر بەو شێوازە بێت کە بیاخەت با بڵێن خانووەکانمان باڵەخانەکانمان وزەی کەمتر سەرف بکەن بەمەش تێچووی ساڵانەی بەکارهێنانی وزە لە بیناو خانووەکاندا کەمتر دەبێت. ئەمە دیزاینەکەمان کرد کەرەستاکانیش کاریگەری هەیە بە دڵنیاییەوە بەکارهێنانی ئەو کەرەستانەی کە لە دروستکردنی بینا و باڵەخانەکاندا بەکاردێن کاریگەری و ڕۆڵێکی گرنگجان هەیە لە کەمکردنەوەی تێچوو بەکارهێنانی وزە لە بیناکاندا. دەتوانین بە تایبەتریش بڵین ئەو مەواد و پەرستانەی کە لە ڕووپۆشی دەرەوەی بیناکاندا بەکاردێن بە شێوەیەکی گشتی کاریگەری ئەوتۆیان دەبێت لەسەر کەمکردنەوەی بەکارهێنانی وزە لە بیناکاندا. باسی ڕووپۆشت کرد بۆ من ئێستا ئەم باڵەخانەی پشتمانەوە شوشەیە ئەمە چ کاریگەریەکی هەیە؟ بە دڵنیاییەوە ئێمە گەرۆکو نمونە شوشە بێنینەوە لە باڵەخانەکاندا بەکارهێنانی شوشە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کەمکردنەوەی وزە لە بیناکاندا. لە ئێستادا جۆرێکی شوشەمان هەیە کە پێی دەوترێت شوشەی زیرەک. من خۆم وەکو ئەندازیاریش تەلارساز دەتوانم بڵێم بابەتی ماستەرنامەکەشم هەر لەسەر بەکارهێنانی شوشەی زیرەک بوو یاخود دەتوانین بڵێن چۆن بەکارهێنانی شوشەی زیرەک وا دەکات لە ڕووپۆشی بیناکاندا تێچووی ساڵانەی بەکارهێنانی وزە کەم بکاتەوە. ئەمەش بەهۆی بەکارهێنانی تەکنۆلۆژیای سەردەم و سیستەمی BIM کە Building Information Modeling کە پرۆسەیەکی تریشمان هەیە بەو تەکنۆلۆژیا دەکرێت کە پێی دەوترێت سیمولیشن واتە ئێمە پێشوەختە کاتێک کە خانوو بیناکان دیزاین دەکەین دەتوانین پێشوەختە سیمولیشنیان بۆ بکەین واتە ئێمە بزانین کە پێش دروستکردنی بیناکە دەتوانین بزانین کە ئەو بینایە لە داهاتوودا کاتێک کە بەکار دەخرێت چەند وزەی پێویستە. طبعاً ئێمە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن دوو جۆرە تێچوومان هەیە. تێچووی ئینیشیال کۆستمان هەیە لەگەڵ ڕەنینگ کۆست. ئینیشیال کۆست واتە ئەو تێچووی کە تۆ پێویستە لە کاتی دروستکردنی بیناکە هێشتا بەکار نەخرا. ڕەنینگ کۆست چیە؟ ئەو تێچوویە کاتێک کە بیناکە تەواو دەبێت و بەکار دەبردرێت
ئەوە پێ دەوترێت ڕنینگ کۆست تاوان ئێمە ئەگەر هەرچەندە کەرەستە و مەوادی کوالیتی بەرز بەکاربهێنین پشت بە با بڵین بابەتەکانی عەزل و ئینسولیشن ببەستین زیاتر وا دەکات کە لە داهاتوودا ڕنینگ کۆستمان بە شێوەیەکی بەرچاو کەم بێتە ڕاستە لەوانەیە لە سەرەتادا تێچووی بیناکەمان کەمێک زیاتر بێت لەبەرەوەی کوالیتی مەوادەکان بەرزە و نرخی زیاترە بۆ ئایندە باشترە کات بۆ ئایندە بەڵێ بە دنیاییەوە تێچۆکەی زۆر کەمتر بێت ڕنینگ کۆستەکە. بۆ دروستکردنی خانووی زیرەک کەمترین بەکارهێنانی وزە پێویستمان بە کەرەستەی زۆر تایبەت دەبێت کە کاریگەری دەبێت لەسەر گەرمی و ساردی خانوو و باڵەخانەکان بەکەم بەکارهێنانی سوتەمەنی و کارەبا. ئێستا چەند جۆرێکی تر کەرەستەی بیناسازی بەرهەمدێنێ بۆ عەزلی دەنگ و گەرمی و سەرمە بە تایبەتی بلۆک ینی ئایزۆ بلۆکە عەزل لە چییە؟ ئەمە چەند جۆری هەیە لە چی پێگاتوە؟ بەخۆی بلۆکی عەزل دوو جۆرمان هەیە فێرمال بلۆک و ئایزۆ بلۆکمان هەیە. فێرمال بلۆکەکە عەزلە بەس کێشی قورسە ینی حاملی سەقفیشە بەس ئایزۆ بلۆکەمان هەم حەجمی گەورەیە هەم وەزنیشی سووکە دەتوانین تا چەند تابق تا 50 تابق چەند تابق بێ توانی بەکاری بین. باشە پێکهاتەکەی چی ئەمە چۆن دروست دەکرێت؟ پێکهاتەکەی ئایزۆ بلۆک فلینەی ئەتیادی چیمەنتۆ جۆرە قومەکی تایبەت لەگەڵ 6 مەوادی کیمیایی تایبەتە. چی ئەمە چۆن تێکەڵاوی دەکەن چۆن بەرگە دەگرێت؟ ئەو بۆ خۆی لە جیهازێکی تایبەتە هەموو مەوادەکان تێکەڵی دەکەین بە نسبەتی تایبەت بە هەر قیاسەک و جۆرەکی. تۆ هەندێشتە داناوە لە یەکێک لەوانەی کە ئێستاوە لە ناو ئاوایانە قوون نابێت چییە بۆ چ پێ؟ ئەویان ئایزۆ بلۆکە ڕێژەی ڕوتوبەتی 100 یعنی بە هیچ شێوەیەک ڕوتوبەی داخل نابێت. ڕوتوبەت نادا ئەنجامە بۆ ماڵە بۆ باڵەخانەیە هەر ئەتیادی ئێستاوە قیاسەکەشی زۆر بچووکە بەس ئێستا بیکەینەوە بیشکێنین هیچ ڕوتوبەتێکی نەدا ئاوەکە داخلی ناو بلۆکەکە نابی. لەڕێی ئەو فلینەوە کە تێتان لەڕێی ئەو فلینە و مەوادە تایبەتەکانی کەوا تێکرێە سووتان گەرما بەرگە سووتانیش بە هیچ نەوەک ناسووتێتن دەتوانێگەوەی تاقی کەینەوە ئەو بلۆکیان ئێستا ئەمەیان ئایزۆ بلۆکە ئاگری لێ دەدەی وەکو سووتان ناسووتێت. باشە تایبەتبەندی ئەم جۆرە بلۆکانە چییە؟ ینی لە بلۆکی ئاساییمان هەیە لە بازاڕەکانە دەپۆشێ چ جیاوازیەکی لەگەڵەوانەیە؟ ئایزۆ بلۆک وەکو عەزل دوو هێندەی فرمستۆنە 7 هێندەی خشتی سوورە کە لە قوڕ دروست دەبێ وەکو حەزلەکەی 10 هێندەی بلۆکی 15ە کەوا لە مادی 15 مادی بڕکانی دروست دەکرێتن. ئێستامە زیاتر بۆ کۆ بەکاردێ جۆریان ئەویان زیاتر لە بۆ باڵەخانەکانی شتە جێبوون زۆربەی پرۆژەکانی شتە جێبوون ئێستا بەکاری دێنن هەر پرۆژێک بەکاری بێنی کوالیتی پرۆژەکە بەرز دەبێتەوە و نرخشی بەرز دەبێتەوە لەبەرەوەی 100% عەزلی ساردی و گەرمی و دەنگە بەڵێ قەتعی دەکات قەتعی دەنگ دەکا بە ڕێژەی قیاسەکەی هەرچەند قیاساتی گەورەبی 100% عەزلی دەنگ دەکا و ساردی و گەرمیش. چەند حەجم و یعنی چەند قەبارەکانی ئەوە بەخۆی ئەویان بلۆکی یەکەم 10 سانتیم پانە شێستی درێژە 30 سانتیم بەرزە ئەوەی تکەیان 15 سانتیم پانە ئەوەی تکەیان 20 سانتیم پانە ئەوەی تکەیان 30 سانتیم پانە و حەزلی سەقفیشما هەیە تەبەقەی 6 بە 6 ئەو جاپانەکەی 5 سانتیم تاوەکو 10 سانتیم هەیە. ئەوە دەخرێتە ناو سەقفەکەەوە ئەوە لە بەوەی ساردی و گەرمی سەقف دەگەڕێنەوە تیشکی ڕۆژکە لی دەدا نایالی گەرمیەکە بستە ناو خانوەکەی. باشە خواستی لەسەر ئێستام جۆرە؟ ئێستاکە خواستەکی زۆری لەسرە لەبەرەوەی دەبێتە هۆی بەکارهێنانی کەمی کارەبا توێکی کارەبات کەم دەبتەوە و لە کاتی دروستکردن ڕێژەکی زۆر کەم مونە و گەچ و چیمەتۆی دەبێت. ئێستامە لێرە دروست دەکرێت دەمێت ئێمە لە ناو کارگەکەیان کارگەی بەرهەمهێنانەکەی توانای بەرهەمهێنانەکانتان چۆنە و ئەو بەرهەمە ئەچێ بۆ کوێ؟ بەڵێ توانای بەرهەمهێنانەکەمان
ڕۆژانە زیاتر لە 150 مکعب دروست دەکرێت و هەموو دەستی هەلی کاری خۆمانەیە 15 هەلی کاری خۆمانەمان ئەوە کردووە بەردەست کردووە و هەمووی هەر سێ پارێزگای کوردستان بەکاری دێنێ خواستیی زۆری لەسرە باشە کارگەی تر هەیە لەم شێوەیانە یەکەمین کارگەیە ئەوە یەکەمین کارگەیە لەسەر عێراق دروست دەکرێت تازەیە ئەمستا ئەزمونێکی تازەیە بۆ ئێمە ئەمە نزیکەی 5 ساڵە دروست بووە بەپی ئەو ئەزمونێکیەوە هەتانە لە باڵەخانەکانە لە خانوەکان ئەوەی کە ئەم جۆرەی بەکارهێنابێت چۆنڵی سوودی لێوەرگرتووە هاتۆتۆ ینی فیدباکێکی باشی هەبووە ئەو باڵەخانەی نزیکەی سێ باڵەخانە تەوا بووە یەکەی نیشتە جێبوونی تێدایە زۆر سوودیان لێبینەوە ئەو یەکە نیشتە جێبینەکەەوە بەکاریان هینە کارەبای کەمتر سەرف دەکاتن کێشەی ڕوتوبەتی نییە کێشەی درزی نییە بە هیچ زۆرێک درزی ناباتن زەخت لەسەر باڵەخانەکەش دروست ناکە کێشی زۆر کەمە وە گوتمان نیو هێندەی فرمستۆن وەزنیە 6 هێندەی کەمتر ینی وەزنی لە بلۆکی 15 کەمترە زەمان وشتی هەیە چۆنڵی بەرگەی چەند دەگرێ مدەتی زەمانەکە یا زەمانەکەی ئەوەیە کە بە هیچ شۆرێک تێکناسیان بە هیچ نەوەک تێکچوونی نییە ینی ئەگەر لە ڕووی ڕوتوبەی دەرەی لە ڕووی شکان و درز بووی دەبێت بە هیچ زۆرێک شتیوامان نەبووەکەەوە ڕوویدابی بۆ هەڵواستین و شت بەرگە دەگرێت یانی بۆ هەڵواسینی ئەتیادی سپریتی هەڵدەواسی کەوەنتەرە هەر شتێکی پێداویستی ئەتیادی هەڵدەواسی کارێکی لەم شێوەیە کە ئەنجام درراوە کارگەیەکی ناوخۆی ئەم بەرهەمە باشە دەخاتە بازارە پێویست نیە مەسەرەن لانی پەیوەندیداریش حکوومەتیش زیاتر سەپۆرتی ئەم جۆرانە بکات چونکەوە کۆی تۆڵی زۆر سوودی باشی لێبینەوە باڵەخانەکان بە تایبەتی بەڵێ وەڵی پێویستە لایانی پەیوەندیدار بیکاتە مەرجێک کەوا بەکارهێنانی بلۆکی عەزل ماوادی عەزل لە یەکانی شتە جێبوون چونکە بخۆی کێشەی کارەبامان هەیەوانە ئەگەر ئەوە بەکاربێنین کێشەی کارەبامان کەمتر دەبی لەوانێ 150 کەمتر بی بەکارهێنانی 160 کەمتر بی بۆ خانوەکانیش هەرگەرمی ساردی بۆ خانوەکانیش زۆر تایبەتە. بەپی ئەزمموی بەڕێستان ئێستا ئەو کەرستانی لە بۆ خانی بەکاردێ زیاتر چییە؟ بەخۆی ئەلانەکە عالم زۆر بلۆکی بەکاردێنی باز بلۆکەکە باش نییە بەخۆی کەرپوچ و بلۆکی سوور باشە سارد و گەرمیەکەی زۆر فەرقی هەیە هاوین و جستان ئەمەستەفی زووتری گەرم دەبی زووتر ساردیش دەبیتن پێویست ناکە عالم بە بلۆکی بکە بلۆکەکە زۆر سارد دەبی جستان و هاونیش گەرم دەبیتن باشە سوودەکەی زیاتر چییە؟ سوودەکەی ئەوەیە کابرا هاوینان دستانان یەک بەرمیلی نفتی بەسا 20 سۆبای پێ ناکە یەک سۆبای پێداکە گەرم دەبیتەوە هاوینانیش بەڕیدەش پێداکە فێنک دەبیتن ئەوە نابی ئێستا خەڵک وردە دەستی پێکردی دەستی پێکردی ئەڵان زۆر بە زۆری بلۆک و ئەوەیە ئەو بلۆکە کەرپچە سۆرەکە سەبارەت بەم خانوانە ئەم خانوانە بە گشتی ئێستا لە دنیاە زیاتر ڕغبەت لەسەر ئەم خانوانەیە بە تایبەت لە کوردستانیش لەبەرەوەی کۆمەڵێک سەبەب هەیە یەکێک لە سەبەبەکانەوەیەکەوە کولفەیان کەمترە لە ڕووی کوالیتیەوە کوالیتیان باشترە گرنگترین شتیانە سەلامەتیە لەبەرەوەی کەوا چکە بە ئاسند و سەکرێ بۆ مەسەلەی بوومە لەرزە هیچ کاریگەریی لەسەری نییە لە چاو خانووی بلۆکە ینی لە ڕووی سەلامەتی و سەیفتیەوە خانووکی زۆر سەلامەتن سەبارەت بە سادی و گەرمیش ئەم خانوانە ئەوانەی کە ئێمە دووسیانەکەین بۆ حکومەی 12 سانتیم عەزلیان تەیەکەین ئەو عەزلا زۆر کاریگەری هەیە لەسەر دەنگ و لەسەر ساردی و لەسەر گەرمی ئەمە ژواکە کەمترین وزەت پێویست بێ هەم لە هاوینە هەم لە زستانە بۆیە لە دنیاە بە دۆستی ژینگە ناسراون ئەمە وای کردووە کەوا خەڵک زیاتر ڕغبەتی لەسەر بێ ئەمە لە کۆنەوە لە ئەوروپا و لە عالم زیاتر ڕغبەت لەسەم خانوانەیە بەڵام ماوەیەکشە لە کوردستانی خۆمان ڕغبەتی زۆر چۆتە سەر یەکێک لە سەبەبەکانی کە زۆر ڕغبەتی چۆتە سەر ئەوەیەکەوە جوانیەکەیانە بە حکمەوەی کەوام خانوانە شتیشی مۆدێرنن خەڵک زیاتر لە ناو باخ و لەسەر قاتی دووەمی خانوەکانیان بەکارێنن هەم بۆ جوانی هەم لەبەرەوەی کەوا کولفەشیان کەمترە هەم لەبەر کەمتر سەرفکردنی وزەکەشێتی کۆمەڵێک
لەگەڵ بەرەوپێشچوونی تەکنۆلۆژیایە کۆمەڵێک بەرەوپێشچووش لەم خانوانەیە کراوە مەقسەد بەکارهێنانی سیستەمی زیرەک بۆ مەسلەی کارەبا و بۆ مەسلەی پەنجەرە و بۆ مەسلەی پەردا ئەمانە بەکاردێن لەم خانوانەیە کۆمەڵێک شتی کەژەیەکەوە ئێمە لە ڕووی سەیفتیەوە ئێمە بۆ ئەو خانوانەی خۆمان ئێرسیان بۆ دروستەکەین بۆ مەسلەی کەمکردنەوەی شۆرتی کارەبا و ئاگر. مەرجەکانی حکومەت یان خۆگونجاندن لەگەڵ ئەو گۆڕانکاریانە تا چەند دەبێتە مەرج و ڕێنمایی بە تایبەتی لەلایەن وەزارەتی شارەوانیەوە بۆ دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون یان باڵەخانەیەک. سەبارەت بە ڕێپێدانی خان و یاخود باڵەخانە ئێمە ڕێپێدانی خان و ئێستا دەسەڵات درایتە 6 بە ڕێوبەتی شارەوانیەکانەوە لەوێندە ڕێگە پێدان دەدرێت بە هاوڵاتیان سەبارەت بە ڕێپێدانی باڵەخانەش ئێستا لە سەرۆکاتی شارەوانیمان ڕێگە پێدان و مۆڵەت دەدرێت بە باڵەخانەکان ئەوەی داواکارە کە هاوڵاتی لە کاتی سەردانیکردن پێویستە وێنەی تۆمار کە سێمان ماوەی سێمان کەمتر لە سێمانجی نوێ کرابیتەوە هەروەها چەسپاندنی سنووری زەویەکەی لەگەڵ خۆ دەهێنێتن دوای پێشکەشکردنی داواکاریەکە ئێمە تیمی پشکنینمان هەیە ئەگەر زەویەکە کێشەی نەبێتن بە دڵنیاییەوە دوای پێشکەشکردنی نەخشەکە ئێمە تیمێکمان هەیە تیمەکە وردبینی لەسەر نەخشەکە دەکەن ئایا هەموو پێوەراندازیەکان کە لە نەخشەکە جێ ببێتەوە بۆ نمونە کە هەر بینایەک یاخود هەر خانوێک دروست دەکرێت پێویستی بە ڕێژەی کرانەوە هەیە یاخود ئەو ڕێنمایانەی کە لە شارەوانی هەیە. بەسپاسەوە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە لە سەرەتای کابینەی نەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کار لەسەوە کراوە ڕێنماییەکان کۆ بکرێنەوە کە ئێستا بە خۆشحاڵیەوە هەموو ڕێنماییەکان کۆکراونەتەوە و لە ئێستادا کار لەسەوە کرانەوە پەرەپێدان یاخود نوێکردنەوەی ئەو ڕێنمایە هەنە بەپێی ئەو داواکاری خەڵک کە ئێستا هەیتی داوامان لێ دەکاتەوە هەروەها گونجاندنی لەگەڵ پێوەرە ئەندازیاریەکان لە دروستکردنی خانوویە باڵەخانەدا ئێمە بەسوپاسەوە تیمەکان ئێستا کار لەسەوە دەکەن هەر شەقامێکی بازرگانی ڕێنمایی تایبەخۆت بەخۆی هەبێتن سەبارەت بە هەروەها جگە لە ئەو ڕێنمای تایبەتانە ئەو کارانش دەگرێتەوە یاخود ئەو واجهەی باڵەخانەکان لە ڕووی ڕووپۆشکاری باڵەخانەکان هەروەها کار لەسەوە کراوە بتوانین ئەو ماوادانە بەکاربێنن کە وەکو عەزل بەکاردەهێنێت چونکە هەمومان دەزانین لەبەر باری دارایی زۆر گرنگی بە بلۆک دراوە بەڵام ئێمە ئێستا کار لەسەوە دەکەین بتوانین کار لەسەر ئەو ماوادانە بکەین کە هۆکارێکی باشن لە بۆ عەزلی بینایە خۆت ئەو ماوادانە کە ڕووپۆشی بینای پێ بکرێت ئەمیش هەمان شێوە عەزلی باش بێتن و بە دڵنیاییەوە ئێمە کار لەسەوە کرا هەولێر بکەینە چەند زۆنێک هەر زۆنێک ڕێنمای تایبەت خۆی هەبێتن و چ لە ڕووی کشانەوەی بینایە خول لە ڕووی ڕووپۆشکاری یاخود لە شێوەی نەخشەکانیان و هەروەها ژمارەی نوهۆمەکان و جگەلەوەی سەربانەکان هەمومان دەزانین لەوانێ ئەو بینانەی کە دروست دەکرێت گوژمەکی زۆری تێدا سرف دەکرێت بەڵام گرنگی بە سەربانەکان نادێت بە دڵنیام ئێستا کە تیمەکانمان ڕاست پادووە کار لەسەوە بکەن و هەروەها ڕووپۆشکاری سەربانەکان و هەروە و ماوادانێک کە پێویستە یاخود زەڕۆر لە بۆ عەزلی بینایەکە یاخود خانووەکە بەکاری بهێنێت. خانووی سفر ئینەرجی دەبێتە هۆی دڵنیایی بۆ ئایندە بە تایبەتی لەو کاتەی کە نرخی سوتەمەنی بەرز دەبێتەوە هەروەها هەنگاوێکی گرنگە بۆ پاراستنی ژینگە بەڵام دەبێت ئەوە لە بەرچاو بگرین کە دروستکردنی ئەم جۆرە خانوانە پێویستی بە سەرمایەکی زۆر هەیە بەڵام لە درێژخایاندا دەبێتە هۆی کەمکردنەوەی خەرجەکان بە تایبەتی سوتەمەنی بە شێوەیەکی بەردەوام.